گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگی گەلای شوێنی گوێبی سێمە سڵاوتان لێوێ. من محەممەد دوابانم ئەم بەدەکار و پێشکاری بەرنامەی پرسیەم جارشمان تایبەتە بە لەشکێشەکانی دەوڵەتی دایکەری تورک بۆ سەر خاکی باشووری کوردستان و بێدەنگی هێز و لایەنە سیاسیەکان. بۆ قسەکردن لەسەرم پرسە میوانداری ڕۆژنامە نووس ئاراز عەلیمان کردووە لە بادینانەوە. بەڕێز ئاراز ئەم کاتت باش، هیوادارم باش بی. زۆر سوپاس بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە. سەرەتا گەر بپرسم بە شێوەیەکی گشتی دۆخی هاوڵاتیانی دەڤەری بادینان لە چه ئاستێکدایەوە بە تایبەت لەو ناوچانەی کە دەوڵەتی دایکەری تورک خاڵی پشکنینی لێداناوە. بله دەمێ هەوە بۆش بدەن ئەپشێوەیەکی گشتی ڕەوشە هەوڵاتیان تایبەتیژی لە دەڤەری سەرسنووری دەڤەرە ئامێدیە سنووری قەزا ئامێدیە و دەڤەران هێل گارە نێروە و ڕێکان و دووسکی ژووری دنەهادا ڕەوشەکە gelekîya xerab e ji ber ku berdewam firokên şevkerên Tirkiye wan devera bordûman dikin û dîsan jî esker hatiye nava sinûrê devera Amêdiyê de eskerê wan jî berdewam bi top û bi hemî curên çekî qesfeka geleka eşwaî li wan devera diketin berî çendeke jî topên wana di nava gundê Guherzê û gundê Berçê û gundê Sergelê ketine. Bi giştî rewşa hewlatiyan li sinûrê devera Amêdiyê seranserê sinûrê qeza Amêdiyê ku sinûrekî gelekî berfireh e niha di şerekî giran daye û dewleta Tirk jî roj bi rojê firokên wê û hemî curên çekî giraniya xwe ya eskerî existiye ser wan gundewarên wê deverê. ئەوێ پرسم لە ئێستادا شەڕ یاخود ڕەوشی شەڕ لە ناوچەکانی بادینان لە چه ئاستێکدایە و هاوڵاتیان تا چەند لەژێر مەترسیدان بەهۆی هێرشەکانی دەوڵەتی دایکەری تورک. ڕەوشە شەڕی ڕەوشەکە باش نەردووسی سنووری da چونکە ji ber ku dewleta dagirkera Terk roj bi rojê dem bû demê zêdetir dihête di nava axa Herêma Kurdistanê da nû Kemirov bêjîtin dewleta Terk heta nêzîkî 25 bû 30 kîlometre hatiye nava axa Herêma Kurdistanê da û bingê û baregahên xwe li cihên cuda cuda da dadnêtin. Ev jî hemî helbet rewşa hewlatiyan xirabtir lê kiriye û metirsiyeka mezin ê xistiye ser jîn û jiyana xelkê wan devera. Ji ber ku hem giyanê hewlatê kevîtiye metirsiyeka mezin da û hem jî rewşa wan a aborî ya ekonomî li wan devera xirab kiriye ji ber ku xelek neşêtin wekû pêtivî biçîte di nava rez û bax û aqar û pawanê gundê xwe da. ئەوێ پرسم ئامانجی دەوڵەتی تورک لەو ناوچانە چییە؟ ئایا دەیەوێت بەم لەشکرکێشیانی کە بە قوڵایی زیاتر لە 30 کیلۆمەتر هاتووتە ناو خاکی باشوورەوە پێ دوایە ئەمە تەنها ئامانجیان شەڕە لەگەڵ گەری لاوەگەوەی کە خۆیان باسیەکەن یاخود ئەوەی کە ئەمە دەتکرێت بڵین ئەمە داگیرکاریەکی تەواوی خاکی باشووری کوردستانە و جارێکی دیکە پێ ناچێت دەوڵەتی دایکەری تورک ئەو ناوچانەی کە داگیر کرۆ لی بگەڕێتەوە. ئارمانجا دەوڵەتا Tirk ئارمانجا wê ya diyar e ew jî dagîrkirina axa Herêma Kurdistanê ya kontrolkirina axa Herêma Kurdistanê ye û dîsan jî ki heymeneta xwe ya eskerî li ser Herêma Kurdistanê û xelkê Herêma Kurdistanê zal biketin bingê û baregahên xwe yên eskerî zêde biketin û dewlet divêtin Herêma Kurdistanê temamî dagîr biket herçende berîn ke di gelek aliyan da Herêma Kurdistanê hatiye dagîrkirin mirovê rastiyê bêjîtin ji layê Tirkiye ve lêbelê ji aliyê eskerî ve ku bihêtin bi himmeteka dî bihête di nava axa Herêma Kurdistanê da ji ber ku divêtin ezelatê xwe nîşa hem xelkê Herêma Kurdistanê bidet û her bi Kurdan bi giştî ku bêjîtê ez ji aliyê eskerî ve me hêzeka mezina hey me teknolojiyeka eskerîya mezina hey bêşte xelkê Herêmê ku em diçin her giva me bivêtin zarar û ziyanên mezintir bigihîne hewe.
آرمانجا دولت ترک بتنه داگیر که نو تشتک دینی نه بەڵێ بەگرنگی دەزانم بەڕێزشان وەکو یەکێک لەو دانیشتوانی ئەو سنوورانەی کە دەوڵەتی دایکەری تورک تێدا جێگیر بوون ئەمێ بپرسم مامەڵەی دەوڵەتی دایکەری تورک چۆنە لەگەڵ هاوڵاتیان و ئەو ئاستەنگیانە چین دەیخەنە بەردەم ژیانی ڕۆژانی هاوڵاتیان و کار و کەسابەتیان بەتایبەت تریش لەو گوندانەی کە بازگیان داناوە گوێی لە ماوە ڕابردوودا بڵاو کرایەوە و پاشان ئەوکرێ بزانم ئەو گوندانە کامانن کە دەوڵەتی دایکەری تورک بازگەی لێداناون. معامله دولت ترک معامله که باش نینه و هلبت ما پیتوی به معامله وانا نینه یعنی اوی تاتیر ناو آخا مدا و دیسانجی که بازگهن خود دانای نه هر چندنو که دورا بروادی بالا دو بازگه دانه بونو که نماینه لیبلی خلکی هری ما کردستان چواری و چندینی نه که او چوا تعامل گل کنج برکو وانا چه هیچ موافق سر منی نه هیچ موافق سر خلکی وان دورانی نخه و گندوارانی نه وان قضا و ناحیه و کمالگهن در دور سنتری قضا آمیدی نینه یعنی ما پیتوی هندینی نه که او چجوره تعامل گل مرکن هر چنده دولت که بباوره عسکری که بباوره هر گاوانا بویتن دشین زارا روز یعنی بگهین نه خلکی ما دست سر بکن خلکی ما بگیرن خلکی ما بکشن اوه راستی جیک یعنی روز بۆ ڕۆژێ یا دەبێتە ماترسی لەسەر خەڵکی وان دەبەرە سەرڕای ئەم هێرش و یاخود ئەم لەشکێشیانە ئێمە هەمیشە دەزانین گەلی بادینان هەمیشە گەلێکی زیندوو خاوەن هەڵوێز بوون بێگومان سەرڕای ئەو هەموو داگیرکاری و ئەو سیاسەتە خۆسەپێنەی کە بنە ماڵی بارزانی سەپاندوێتی بەڵام بەردەوام مۆڕاڵی هاوڵاتیان لە ئاستێکی بەرزدا بوو. ئەمێ بپرسم لێسادا مۆڕاڵی هاوڵاتیان لە چه ئاستێکدایە و تا چەند دژ بەو لەشکرکێشیانە دەوەستنەوە ناڕەزایەتی هەیە لە نێویانیاندا. مۆڕاڵە خەلکی و مۆڕاڵەکە هەردەمیا بەرزە لێبەرێ بەvê زووری و بڤان ئۆتۆمبیلên عسکەری بەvê زۆریا چەک و تەقەبەدیا و عسکەرێ vê awayî tête nava axa wan da û gundewarên wan da tête nava ya cihê bab û bapîrên wan a agirî tê berdet topbaran ket borduman ket ev e helbet kartêkirine li ser morala hawlatiyan ket û xelkî çunke xelek hiç rengekî bi hiç rengekî xelek pêşwaziyê li vê dagirkirinê naket xelkî nerazî ye xelek nevêtin xelkî bi hiç rengekî nevêtin ku Tirkiye bihête nava axa wan da nava gundên wan da xelkî bihê yanî xelkî divêtin ku ev dagirkariya rawestîtin lêbelê bêdengiyeka zor heye li ser astê Herêma Kurdistanê de Selata Herêma Kurdistanê helbet bi desthelat û opozîsyon ve jî û li ser astê Iraqê jî û li ser astê navçeyê bêdengiyeke li hember vê dagirkariya hindeya mezin heye em hest pê dikin ku li dahatê da metirsiyeka mezintir bikevîte ser xelkê wan deveran çunke xwe dibêjin siruştê eskerê dewleta Tirkweha ye ew cihê ku biçîte nav da û bimînît û baregahên xwe tê da qayîm biket bi sanahî dernakevîtin çunke çend baregahên wan a di salên 1995 heta niha jî li hin deverên sînorê devera Amêdî hene bû nimûne li Sîriyê Şêladizê li Amêdiyê li Bamernê li Girê Baroxê li Girê Biyê li Batîfa li gelek cihan baregahên xwe li salên notan danayne wan devera lê Tirkiye nek nederkeftiye belku berdewam hewldaya eskerê xwe zêdetir bike debabeyên xwe yên eskerî çek û cebilxanên xwe li wan deveran zêde biket baregahên xwe berfireh biket baregahên nû li wan devera bidanîn çunke vê gavkê bi rastî jî ewana
هجماره که زور یا بارگاه نیلو وان دوران دارن لجه استراتیجی لسرین گرین گلک استراتیجی لسرین چی آیان لجه بلند یعنی هندک بارگاه خدانه هندک دوران کو بسالانه خلکی سردان وان جهاد کرد خلکی او جهن اوی گرتین ایدی خلق نشتن و کو پیتوی آن یعنی سردان وان دورا بگردن اوه همی او تشتنگلکن خرابن که دولت ترکیه داگیر کرد لسر سنورین هرما کردستان جیو و بتایبەتی ژی لە دەڤەرا ئامێدی ئەنجام دەدات. بەڵێ ئێمە دەزانین دوێنێ لە ناوچەی گوهەرز هاوڵاتیان ڕژان سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی وە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو هاتوچۆی نێوان ئەو گوندانەیان ڕاگرت. ئەوێ پرسم تا چەند گرنگە ئەم ناڕەزاتیانە بەردەوام بن و تا چەند گرنگیشە کە گەل لە پارچەکانی دیکە خود لە هەرێمەکانی دیکە لە سلێمانی لە هەولێر و لە ئیدارەکانی دیکەی پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و سۆران چۆن دژی ئەم نائهێرشانە ئەم لەشکرکێشیانە پێویستە ناڕەزایەتی دەربڕن. گوندی گوهرزی که دکویتا دوران هیله دنابرا سنتر نحیات دیره لوکی و سنتر قضا آمدیه جبر که چند روزه که هنداوی گوندی لسری چی های هر دو سال در دورت گوندی و دناوندا گوندی داجی نزدیک 10 تا پنوانا اتناوا گوندی جدا کردینه هر دو هیجی لسر سبه دو تا پنوانا یعنی دناوا گوندی دا کرد بون که جیان و گیان خلکی گرک خستیان مترسیه دام لو ماجی که یعنی تحمل و صبر خلکی ویده وری نما یا گوندا نما هاتن سرجاده که ری گرتن و گوتی ایدی بس و ایدی هم راضی نابین ایدی هم قبول ناکن که اف طبارانا و سایا عشوائیت ناوا گونده وارد مدا به نکرن چونکه گهشتی راده که خلق برینو که نشانج گنده خود در کون بر دولت ترک نه نشانج ماله خواجی در کون یعنی حتی دو مالا خواجی دا خلقی گندی و خلقی وان دورا یعنی دو مالا خواجی دا امانت نینه چونکه طب عشوایی تن و کس زانش کیوتن به ناوا گندو ناوا مالا جده کون و جا اف چنده بویا اگر که خلقی وان دورا نرازی بونید خود دیار بکن و بدیت نامه یعنی نرازی بونید خلقی تشتک گرنگه وید قبیل نکن داگیر کرنه قبیل نکن طباران قبیل نکن بردمان فراکان قبیل نکن چونکه هیچ حیجت که دولت ترک نکه یا روانین الوان دورا بتنه حیجت او آخا ولات مداگیر بکت و حیمنت خود وان دورا قایم بکتن. بله لەگەڵی پارتی ئەمە دەزانین خۆی گلاکرێتەوە و چۆتە بەرەی خیانەت و بە درێژایی مێژووی خەباتی ئەو حیزب هەمیشە لە بەرەی خیانەت و دژە ئازادی خوازی بووە. بەڵام ئێمە دەبینین لە بەرامبەر ئەوەشدا بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسەکانی دیکەی باشوور هەڵوێستێکی ئەو تویانە یاخۆت هەڵوێزێکی شەرمنانە و لاوازیان هەیە. ئەم بێ هەڵوێستی هێز و لایەنە سیاسەکان بۆچی دەگەڕێنیتەوە بۆچی هیچ هەڵوێستێک دەرنابڕن؟ لە هەرێما کوردستانی ڕاستە گلەی گازندا سەرەکی دەبیتن لە هەردوو پارتێندا سەڵات پارتی دیموکراتی کوردستان و ئیکەتی نیشتیمانی کوردستان بهێتەکردن و ئەف حەزبێن دژی کە بزاوا گۆران و ئەوێت کوردناوا حکومەتێدا جێدەگیرن لێبەلێ ئەوە ژوێ سەیتر ئەوە کو ئالیەن ئۆپۆزیسیۆنێژی ئەڤێن کو خۆبلایەنین ئۆپۆزیسیۆنین حکوومەتە هەرێما کوردستان نێویانی وان پارتید مەناف لە ئینای دانیت هەلویستێ وانە هیچ جیاوازیەک نەدەگەل هەلویستێ حزبێن دەسەڵاتدار ئەڤە یعنی گەلک تشتێکی نەچاوەڕێکردی بوو یعنی دەوێتن گۆ لالیت ئۆپۆزیسیۆنی زیادتر ناراضی بونا خود دیار کرد بالا سر و داگیرکردن چون داگیرکردن که
مترسی داره یا حکومت مترسی داره سر دستالات هرما کردستانی، مترسی داره سر حکومت هرما کردستانی، لسر خلک هرما کردستانی، لسر دوزا کردان بگشتی. اف مترسیه نبتنه بو چند گنده که سرسنور ده ور آمیدین. اف مترسیه که گله کامازن لسر دهاتوی کردان بگشتی ده هر 4 پارچه کردستان جه کارتی که نخواده هبیدن و اف مورالا کردا لاواز دکتن. اف مترسیه لسر دوزا کردا دوزا روای کردان درست دکتن. جبرند راستی جی ام جیاوازی که در آفبر حلویستن پارت ده سالاتویت اپوزیسیونی دانا بینیم بداخواه. بەڵ جیاواز لە هێزوولایەنە سیاسەکان ئێمە دەزانین لە ئێستادا هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی عێراقیش لە بەرامبەر ئەم لەشکرکێشەی دەوڵەتی دایکەری تورک بێهەڵوێست و بێدەنگن. ئێمە دەزانین لە کاتێکدا ئەمە پێشێلکردنێکی ئاشکرا و ڕوونی سیادەی خاکی هەرێمی کوردستان و خاکی عێراقە بە تایبەت عێراق وەک دەوڵەتێک کە دەتوانێت بە هەموو توانایەوە ڕوبەڕووی ئەم پێشێلکاریە و ئەم شکاندنی سیادەی خاکەکەی بێ. بەڵام دەبینین حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش بێدەنگە. پێدوانیە ڕەنگە ئەمە ڕێکەوتنێک هەبێ لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا کە بەرامبەر ئەم هێرشانە بێ هەڵوێست و بێدەنگ بن. بغدا حکومت بغدا بوچیا بێدەنگە ڕاستی جەوە جهێ پرسیارێکە و پرسێکۆ گەلەکۆ گرنگە. مرۆڤ هەست پێ دکەتن ku جۆرە ڕێککەوتناکە یا مەترسیدار و یا نهێنی di navbera dewleta Tirk û dewleta Iraqê de hebîtin. Ji ber ku heta li ser astê medyayî jî yanî ڕێگەهاندنا عێراقی jî di vê aliyê de yanî xemsariyeka zor heye. Lê ya giringtir ji vê hemî ew e ku em Kurd lazim e hest pê bikin yanî debîtin hest pê bikin ew e ku hem dewleta Tirk û hem dewleta Iraqê hemî dema di hemî rewşan de daxwaziya wan û plan û bernamên wan ew in ku hikûmeta Herêma Kurdistanê yan ku vê Herêma Kurdistanê ya ku ev çend sala bi awayekî ji awayan azad bûy ev desthelata lawaz bibît, xelkê vê herêmê lawaz bibît, doza Kurda bihête lawaz kirin, pirsa Kurdî li deverê bihête bê bandor kirin. Ev e yanî eger em vegerîne tarîxa ya nû jî da ya dîroka nû da ya Iraqê jî yanî Iraqê bixwe jî heta li sala 2016 û 17 jî hewldanên xerabên eskerî kirin ku li ser Herêma Kurdistanê. Ev ca di niha da jî ev yanî leşkerkêşiya Tirkiye bûçî Iraqê li ser bêdenge helbet her du dewleta divêtin ev herême lawaz û lawaztir lê bihêt ji lawaz ya xwe lawaztir lê bihêtin. بەبەست پێ داگیرکردنا ئاخا هەرێما کوردستانê bê bandorkirina doza Kurda û desalata Herêma Kurdistanê ye. Çunki em meqûl nîne hemî desalatên dewleta Iraqê ji serokkomar, ji serok parleman, li serokê hikûmetê, li wezîr, li wezareta dîfaê ya bergiriya Iraqê em yanî meqûl nîne ev hemî li ser vê dagîrkariya dewleta Tirk bêdeng bibin. Lê diyar e jî cûra rêkeftineka nihênî ya xerab di vî awayî da di navbera her du welatan de heye. بەڵێ ڕۆژنامەنووس ئاراز عەلی لە بادینانەوە لەگەڵمانە بووی دووبارە سواز بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە. بەڵێ بەڕزان زۆر سواز بۆ هێشتا و ێستا بیسەرما بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.